دەوڵەتی تورک دەوڵەتێکی نەژاد پەرسە. ئەو وڵاتە بیەوێ درێژە بەمانەوەی خۆی با لەسەر حسابی میلەتێکی تر ئەبێ گۆڕ بە گۆڕ بێ و لەناو بچێت. لەبەرەوە داهاتوو بۆ ئەو نابێت، چونکە ئەو مافی ژیانی مرۆڤایەتی پێشێ دەکات. لەبەرەوە ئەو ڕژێمە ئەبێ بە سزای خۆی بگات، ئەبێ بگا بە تۆڵەی خۆی. ئەو ڕژێمە چارەنووسی لە سەدام باشتر نابێت، لە موبارەک باشتر نابێت. لەبەرەوە ئەوانە بە سزای خۆیان نەکەن، چونکە ئەوانە میلەتێکی قێزەونی داگیرکەرن. ئەو خاکەش کە ئەوانی لەسەرە خاکی خۆیان نییە، بە داگیرکاری و خوێن ڕشتنە و خاکەیان داگیر کردووە. لەبەرەوە هیچ شتێک سەرکەوتن بەوان نادات. ئەوانە چارەنووسیان وەکو ئەوانە بێت. داگیرکەرێک کە خوێنی خەڵک بە ناڕەوا بڕێژێت، ئەوانەش پشتگیری لەو داگیرکەرە بکەن، چارەنووسیان وەکو سەدام و بنعەلی و ئەو جەماعەتەی لێت. داواکاریمەوەیە خەڵک ژیرانە بیر بکاتەوە. ئێمە مێژوێکی خوێناوی مەرکساتمان تێپەڕاندووە. زەمانێکە بوو لەم شارە کەس نەیەتوانی هەر پۆشاکی کوردی بپۆشێت. ئێسش مەرجی ئەوانەمان بینی، ئەو سوپای ئەوانەمان بینی کە کەس نەیەوێرا سەیری دەبابەکانیان بکات، سەیری کۆپتەرەکانیان بکات. چارەنووسیان گۆڕ بە گۆڕ بوو. ئەوانەش پشتگیری لە داگیرکەر بکەن، چارەنووسیان وەکو سەدام و ئال سەدامە بێت. ئێمە میلەتێکین بێساحێبین، باشە؟ دوو بنەماڵە حکوممانەکەن عەقڵی سیاسیان سفرە. تێگەیران بەسم عەقڵی سیاسیان سفرە. ئەشەوە بیلا لە یەک شتە عەقڵیان کامڵە لە دزی و تاڵانی لەم میلەتە، باشە؟ گیرفانی خۆیان پڕ بێت، باشە؟ خۆیان پارێزا بن، ئیتر بۆیان گرنگ نییە میلەت چی بەسەریە کیمیاباران نەکرێ، تۆپباران نەکرێ، ژن و مناڵ تیا ئاچێت. مەسەلەکە بەس ئەوەیە، هیچی تر نییە. تازە هیچ شتێک ناکرێت. چەند ساڵ ئەم میلەتە فرۆشراوە. یەک ڕاستی پێ بڵێم، ئێمە تەنها لەسەر خەریتە بە ناو خاوەنی جوگرافیایی. ئەی ناوەکو خاوەنداری خاوەنی یەک بستی خاکی خۆمان نین. ئەگەر خاوەنی بستێ خاکی خۆمان بین، لەلایەکەوە تا خاک وڵاتەکەمان تۆپباران نەکرێت، شارباژە لەلاوە تۆپباران نەکرێت، پێنجۆن تۆپباران نەکرێت. ئەگەر بگەڕێنەوە بۆ حکومڕانیەکانی پێشتر، سەدام حوسێن ڕژێمێکی دیکتاتۆر بوو، باشە؟ بەڵام نەیهێش بە هیچ بستێ خاکی داگیر کرێت. بێت و بە نوعێک بستێ خاکی داگیر کرایە، چەندەها سەرۆخێنە بۆ وڵاتەوە. کاکە فرۆشراوین لەلایەکەوە یەکێتی فرۆشتنی بە ئێران، لەلایەکەوە پارتی بە تورکیا، لە پێناو گیرفان و پارێزگای دۆسەڵی خۆیان. هیچی تر نییە. فرۆشراوین ئێمە. چەند ساڵە فرۆشراوین، ئەمە تازەیی نییە. ئەگەر دیقەت بێت چەند ساڵە لەلایەکەوە ئێران تۆپباران دەکات، لەلایەکەوە تورکیا تۆپباران دەکات. ماوسێکین ماوس، باشە، بەدەست وڵاتەکانەوە. هیچ دەسەڵاتێکمان نییە بەرامبەرەوە وڵاتانە. هیچ دەسەڵاتێک. پێ دەڵێم فرۆشراوین، ناتوانین هیچ قسەیەکەین. نەوەڵا تەسەورکە لەوانەیە نەگاتە ساڵێکی تریش تۆپ بنێ بەم سەرایە. خاوەنی حکوومەتێک نین، عەقڵێتێکی سیاسی ماون هەبێت کە هیچ وڵاتێک نەتوانێت داگیرمان کات.